بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەمڕۆ لە شاری سلێمانی خۆپیشاندانەکان بەردەوامیان هەبوو بەڵام لە خۆپیشاندانەکەی ئەمڕۆدا گرژی کەوتەوە ئەم شەو لە بەرنامە ئەمڕۆ لەگەڵ هەریەک لە بەڕێزان دکتۆر شێرکۆ حەمامین پەرلەمانتاری پێشووی کوردستان و سیروان بابان ئەندامی پەرلەمانی کوردستان هەروە محەممەد ئەحمەد سەرۆکی پێشووی بۆردی توێژنەوەی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان باز لەوە دەکەین کە ئەمڕۆ لە خۆپیشاندانەکانی سلێمانی چ ڕوویدا یاخود چ جۆرە خۆپیشاندانێک دەتوانێت بەرهەمیە بێ. سوپاسی ئامادەبوونتان دەکەین، زۆر سوپاس. دکتۆر شێرکۆگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین، بۆچی ئەمڕۆ لە خۆپیشاندانەکەی سلێمانی گرژی ڕوودا لە کاتێکە خۆپیشاندەران زۆر بەهێمنانە خۆپیشاندانیان دەکرد نە هێرشیان کردو سەربینای حکمی نە حیزبی نە بڵین شوێنێکیشان سوتاندووە؟ سڵاو لە جەنابکو لە بینەرانیش لە ڕاستیە هەموو خۆپیشاندانێکی هاتنە سەرشاقانی خەڵک لە ئێستادا بە تایبەتی لە دوای ئەو هەموو قەیرانە قوڵی هەرێمی کوردستان لە دوای ئەو هەموو بێبەڵێنی و وعدە ناڕاستەی کە ئەم حکوومەتە ئەم کابینە پاشیلەی لەستای هەرێمی کوردستان بە خەڵکی هەرێمی کوردستانی داوە ڕەوایە و پێویست ناکات بە هیچ جۆرێک بەم شێوەیە مامەڵەی لەگەڵا بکرێ. ئەوەی کە بەم جۆرە مامەڵەی لەگەڵا کرێ ڕاستیە پەیوەندیدارە بەو ئەقڵیەتەی کە پارتی وشەتی لەسەری ڕاهاتوون، چکە ئەم دوانە خاوەنی هێزی عسکەری و هێزی ئەمنی و باگراوندێکی چەکدارین و بە ئێستاشەوە هەڵبەتە لە هەرێمی کوردستانە ڕەنگە لێرە و لەوێ مەسەلا زۆر جار باسیەوە پێکە مەسەلا یەکێتی کراوەترا یاخود فەزای ئازادی زیاترەوە بەڕاستی پەیوەندیدارە بە خەڵکی مەنتیقەیەوە مەکرەمەی هیچ هێزێکی سیاسی نییە بۆ سلێمانی یا بۆ دەوروبەری یا بۆ محافەزەیەکی تر و هەموو خەڵکی کوردستان ئەتوانن لە لەحزەیەکە ئەو ناخەپەنگ خواردوی خۆیان دەرببڕن. بۆیە ئەم هێزەی کە ئەمڕۆ بەم جۆرە مامەڵەی کرد لە سلێمانیە بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هێزە ئەمنیەکان بەرپرسە و مەسئولی ڕاستە و خۆتان بڵێن لەیان ئایلەی سیاسی باڵادەستی یەکێتی شەوەیە کە بەسەر ئەم هێزە ئەمنیانە. بۆیە حقیقەتی خۆیان بۆ خەڵکی هەرێمی کوردستان دەرخست هەرچەندە ئەو حقەتە ئەوەیە کە لە ڕاستیە سیاسەتی بانێکە و دوو هەوا پێڕەوەکانی، ینی بۆ نمونە زۆر جار لێرەوە بەیان نامە دەرەکەن قساکەن ئەڵەن لە منتیقەی پارتیە ئازادی نییە، باشە ینی با بڵێن شانازی بەوەکەن کە عەلی ئاساس یەکێتی نیشتیمانی وەکو مەکرەمەیەک ئازادیەوە بە خەڵکی ئەم منتیقەیە کە لە ئاساس ئەوە نییە، ئازادی خەڵک خۆی بەدەستیێناوە و لە 1930ەوە کە ئەگەر یەکەم خەباتی مەدەنی لە شەقامەکانی سلێمانیا لە بەردەرکی سەراوە شاری سلێمانی و دەستی پێکردەوە. بۆ ئەوە خەڵکە کە توانێتی ئەو ئازادیە بەدەستبێنێت. مەبەستمەوەیە کە لە ڕابردووە باسی ئەوانێکە کە عەلی ئاساس ئەمان جیاوازن لە پارتی کورتیزم و بەڕێکە بوو کە ئەمڕۆ بەم شێوە ماوەڵە خۆپیشاندانەکان بکرێت لە کاتێکە وەکو وتم هیچ پێشێرکارێک نەبوو لەلایەن خۆپیشاندەرانەوە. بە ئەزمموی من کە من لە چەندین ساڵە لە خۆپیشاندانە لە خەباتی مەدەنیە و لە ڕابردووشا ئێمە لە شاری سلێمانیا لە سەردەمی باسی شەهر لە خۆپیشاندان نبووین، ئەوە هەمیشە دەسەڵاتە کە ئەتوانێ ئارامی بپارێزێ و ئەتوانێ مەدەنی و هێمنی خۆپیشاندانەکان بدەێتەوە بۆ خۆپیشاندانی بەرەوە تیژی بڕوا. بە بڕوای من هەموو ئەمانە دەسەڵات دێ بەرپرسە و ئەو هێزە ئەمنیانە لێ بەرپرسن کە ئەمڕۆ ڕوبەڕووی خۆپیشاندەران بوونەتەوە و بە هیچ جۆرێک خەڵکی خۆپیشاندەر لێی بەرپرس نییە، بەڵکو خودی ئەو هێزە ئەمنیانە لێ بەرپرسن کە ڕوبەڕووی خۆپیشاندەران بوونەتەوە. منە ئێوەش بڵام کە حاکیم ڕاستیە لە ئێوارەوە چەند جارێک وعدی ئەویان داوە کە دەستگیر کراوەکان ئازادکرێن، بەڵام تان لە هەندێکیان ئازاد کراون هەندێکیان ئازاد نەکراون. ئەمە لە قازانجی دەسەڵاتەوە بە تایبەتی ئیداری شاری سلێمانی و تایبەتی ئیداری هێزە ئەمنیەکان کە دەستێکێتی نیشتیمانی کوردستانەوە ئازادیان کەن نەیان هێڵنەوە لای خۆیان، چونکە بە دڵنیایی ئازادکردنی ئەوانە گرنتی ئەوەیە کە خۆپیشاندانێکی هێمنانەتر بەڕێوە بچێت. سوپاس دەکەم کاک سیروان بەڕێزیت بەخێر بێت، بەڕێزی بەشدار بێ ئەمڕۆ لە خۆپیشاندانەکە بە دیاریکراوی ئەمڕۆ چی ڕوویدا لە خۆپیشاندانەکە؟ سڵاوتان لێبێت. پەیام تەلەڤیزیۆنی پەیام منبەرێکە کە من ئێستا ڕەنگە بڵێم لە دانسقەکان کە دەنگ مەگاتە خەڵک پیرۆزبایی ساڵیاتان لە یەکەم و بۆ هەمووتان بۆ بەڕێوەبەرەکانیشی. هەر باسی وشەی ئازا دەکەیت دەسەڵاتدارانی پارتی یەکێتی لەرزیان لێت، هەر باسی بودجە و موچە و نازانچیەکەی شێ دەبن. ئەوەی ئەمڕۆ ڕوویە سەرگوزشتەی ساڵانی پێشووە زۆر ناڕێن، ئەوەی هەمومان بیرمانە. بیرتانیەت نووسەر ڕێبین هەردی و کاگاسۆ سەردی و هاوڕەکانی خەڵتانی خوێنکران سەرۆکی حکومەتی ئەوسا تاوانبار بوو، دادگا هیچی کرد. بیرتانیەت ئاسۆی جەمالی موختار خەڵتانی خوێنکرا و ڕسمەکانی بڵاو کراوە پاداش کرا لەبەرەوەی کە لە سجنی ئەبەدی بەعسا بوو
بیرتانیت چەند کەس لێرە کوژرا بیرتانیت ڕابوون معروف لە ناو ئەو پەرلەمانەی کە جەنابەت لێوی خەڵتانی خوێنکرا بەدەستی پارتی چی کرا ئەمڕۆ ئەوەی کە ڕوویە سەرگزشتەی مافیاگەری دز و جەردە چەتە لەژێر دەسەڵاتی یەکێتی اینجا پارتی ئەوانەمان بۆ باس کرد ئێمە دوێنێ لەبەوە بێ لە پێرێ ئەو ڕۆژێک کە لە پەرلەمان ئێمە گروپی 37 ناڕازی بووین لەسەر ئەو ئەدا خراپەی سەرۆکایەتی پەرلەمان کە بۆ هەموو ناشایستەیە ئەم پەرلەمانە بەڕێوە باوتمان بەسە ئیتر تۆڵەی ئەمە پشتگیری ئەمە بۆ ئێمە خەڵک داوان لێکردینیان وەرنەوە بۆ سلێمانی ئەرە شەوە لەگەڵ هاوڕەکانمانە هاتینەوە بۆ سلێمانی بۆ دوێنێ بەشداریمان کرد من خۆم لەگەڵ مامۆستا ئەبوبەکر ڕەڵەتنی بەشداریمان کرد بۆ مێژووی من ئاوا قساکەم حیج دوو دڵی مەکەم بۆ مێژووی دوێنێ و دروشمەکان گەورەتر بوو خەڵکەکە زیاتر بوو بەڵام چالاکی مەدەنی و هێزە ئاسایشەکان خەڵکی سلێمانی بوون هێرشیان نەکردە سەر کەس گازی فرمێسکرشتیان ڕشت بەڵام بەرمان نەکەوت من بۆ خۆم بەرم نەکەوت باش لە دوورەوە سەیریانەکردین لیان پاڕامەوە ئارام بوو بەڵام هەر دوێنێ من زۆرینەی ئەو کوڕانە گەنجانە کە لێ ئێمەیان خۆشەوێ تەلەفۆنیان بۆ کمتیان کاک سیروان ئاگادار بە هێزێکی دەمامکدار لە دەرەوەی کورس سلێمانی هێناویانە کەس ناناسێ چەتەن وتم تۆ بڵێ پەلامارمان بن ئەمڕۆ لەگەڵ هاوڕێ شیرینی خێزانی کاوەگەرمیانی شەهید کاوەگەرمیانی لەسەر شەقامی مەولەی ڕۆشتین هێزی یەکەم ئەو سوپایە بوو ئەو ئاسایشە بوو کە خەڵک سلێمانی بوو هاتن ماچیان کرد ماچمان کرد و وتیان وەڵڵاهی ئێمەش ئەبرمان پێکراوەتم تەقە نەکەن وتی ئێمە تەقە ناکەین بەڵام لە دوای ئێرە قەومێ هەر بڕوام نەکرد ڤیدیۆکانتان لایە بە لایف جەماعەت دایانناوە جارێک گازی فرمێسکرشیان ڕژ بەدڵی خۆیان تەسیری نەبوو کە زانیان هیچ دوایی شتێکی پێڵە مختار کوش ناسام شتێکی وایە خۆم بینیم بە قەناسێکەوە دانیشت بوو ڕەک ئەمە کە پیشانی ئێوە ئەم ئەمە پلاستیکێک نییە هەڵیێم بەرتۆکە لە لولەیەکی درێژەوە دوای پیشانیان لە لولەیەکی درێژەوە بە قووەتێکی 150 ئەڕوات یای لێرم ئەم خا منیش بە شەرم کەوتم هەڵیان سانمەوە دیسان و هەستین ئەوە هیچ کێشە نەبوو ڕۆشتینەوە ئەوێ سیناریۆ دوای ئەوە بۆ تۆڵەسەندنەوە لەم قسانەی ئێمە کە پێمانڵێن زمان درێژ ئێمە بیرتانە خەمەوە حیزبمان کرد بە پێڵاو کردمانە پێمان وتمان لەگەڵ خەڵکی خۆمانین ئەوە خەڵکی خۆمانە هاتین لەسەر شەقام لەگەڵیانە من لە حەبەی شوباتی پارە با پێرار وتم بە کورتی ئیبرەن قسەش نەکەم مشکلم نییە ئەمێ تەواویکەم پەیامەکەم کاکەم دوایەوە دانیشتم سەیرتانەکەم وتم مادەم ئێمە خۆمان ناوەتە بەر ئەم ئیشە خوێنی ئێمە لە جیاتی خوێنی کوڕەکانی ئێوەیە هەر ئەوەمان کرد هاتین لەسەر شەقام لەگە خەڵکا بووین ئەو مەفرەزە دەمامکدارە بە پلانێکی پێشوەخت لە ناو خۆیانە لە پیاوێکیانەیە ئەیانزانی کە غیرەت ئێمە قبوڵ ناکات چوون بۆ هاوکاری ئەو پەلاماریان نام هێرشیان کردە سرم گوێم لێ بوو وتیان ئەمە سەری مارەکەی بەڵێ منم سەری مارەکە بەڵێ منم گورکەکە ئەژدی هاکە بەڵێ چۆن ئێڵم ئەو کوڕە جوانانە شەق بەرکە وام ئەزانی حرمەتی ئەوە ئەگرن هاوڵاتین وام ئەزانی حرمەتی پەرلەمانتارەگرم گوێم لێ بوو یەکێکیان وتی لەسەری مەدە با برینی پێوە دیار نەبێ ئیتر زانیم دەموچاوم پارێزراوە باش مۆبایلەکەم بەدەستەوە بوو دەستی کرد بە جیرفانە کە یەکی پێوتیەوە پەرلەمانتارە وتی لە دایکی خۆی و سەرۆکی پەرلەمانەکەشی بەم من دایکم بردووە سەرۆکی پەرلەمان بۆ خۆ بڕۆ لەگەڵ جەماعەتەکەی خۆتە پریای دایکی خۆکەوە کەرامەتی من هەموو کوور دەزانێت کەرامەتی من لەکوایە اینجا لەوە زیاتر کاڵم چەتەن مافیان دزن ئەو جەماعەتە من ئەگەر ئەو کوڕە ئازایانەی خەڵکی سلێمانی بە مەدەنی و بە ئاسایش و چالاکی مەدەنەکان نەبووە ئێستا کوژرا بووم شەقیانەوەشان ئەوان خۆیانەیە بەردەمی ئێستا من پێ دەڵێم ئێمە مادەم سەرۆکایەتی شتێکەکەی مادەم ملمان ناوەتە بەری مادەم لەگە خەڵکاین ئازاری جەستە هیچ نییە دزیان لێ کردوم سێریکە جزدانیان دزیوم مۆبایلیان دزیوم عینێکیان دزیوم عینێکیان بۆ چییە ئەگەر ئەمە دز نەبێ وتم ڕەنگە دەستکا بە گیرفامە ئەڵێ هەوێکەی دەربێنم کاچی ئەڵێ چی ئەڵێ لە دەموچای چکۆ مەدەڕەبن ئەمانە ئەمە هێزی یەکێتی ئێستا با لێرەوە هەردوو هاوسەرۆکە یەکێتی گوێ لێبێ ئالێ سەریش کاک مەسروری گوێ لێبێ ئەمە ئەگەر ئێوە پەرۆرەتان نەکردوون لە ئێمە بن و چاوترسێنمان کەن کە ئێمە چاوترسێن ناکرین ئەمانە سەگیکێن ئالێرەشەوە بەسەرۆکی تا قسە ناکەم لێرەشەوە بەسەرۆکی پەرلەمان ئەڵێم ئەوە ئاسایشانەی کە ئێوە هێناوتانە لەم لاولا جنێ بەدایکی منێ من دایکم بردووە جنێ بەدایکی ئێوەژیا فەرموو بۆ خۆتان سپاس دەکەم کاک محەممەد جەنابیش بەخێر بێت سەبارەت بەوەی کە دەستگیرکردنی خۆپیشاندەری یاخود مامەڵەکردن بەم خۆپیشاندانە چارەسەرە یعنی ئەم ڕێکارە ئەم منیە یاخود چی چارەسەرە بەنای خی گەورە و میرەبان سپاس سڵاو بۆ بەڕێزان بۆ هەمولایەن
خۆپیشاندان مافێکی سەرەتایی هەمومان نەزانین و چەندین جارە مەقولەیەمان وتوێتەوە بە یاساژ ڕێکخراوە لە هەموو دنیا لە تەواوی نظامە دیکتاتۆریەکان تا ئەو پەڕی نظامە دیموکراسیەکان ئەوەی ئەمڕۆ خەڵک هاتوۆتە سەر شەقام ئەمڕۆ دوێنێ و لە ڕابردوش بە تایبەت ئەگەر باسی ئەمڕۆ دوێنە بکەین ئەمڕۆ خەڵک نەهاتوۆتە سەر شەقام بۆ پرسێکی سیاسی ئەمڕۆ خەڵک هاتوۆتە سەر شەقام داواکارێکەی بریتی بۆ لە بژێوی ژیان موچەکەم پارە کاسپی چ ئەوانی کە فەرمانبەر و مامۆستا بوون چ ئەوانەشی کە کاسبکار بوون چ ئەوانەشی کە گەنجی خێرنە خۆنەدیوی ئەم وڵاتی ئێمە بوون کە هیچ کار و کاسپی و داهاتێکیانی هاتوونەتە سەر شەقام داوای داواکاریکی زۆر سادە ئەکەن ئەویش موچەیە و بژێوی ژیانە ئەم بابەتە سەرەتاییترین مافە لە هەموو دنیاە هەر کەسی ڕێپێوانی بۆ سازکە هەر کەسێ داواکاری بۆ هەبێ مافێکە خوا پێیداوە پێش هەموو شتێ دوو یاسا سەرزەمینەکان هەموو ئەمانیان ڕێخستووە ڕوبەڕووبوونەوەی ئەمانە بە هەر جۆرە لە جۆرەکان من قەناعەتمان کارێکی زۆر نەشیاونەوە زۆر نەشارستانی بە تابەتەوەی کە ئەمڕۆ لە شەقامەکانی سلێمانی ڕوویدا وەکو کاک شێرکۆ باسی کرد دەسەڵات و هێزە ئەمنیەکان بەڕاستی ئەوانن ئەتوانن ئاراستی خۆپیشاندان بە ئاراستەیەکی هێمنا برن یاخود بە ئاراستێکی تونند و تیژیا برن خۆ خەڵکێک ئەمڕۆ هاتوونە سەر شەقامی مەولەوی بەردەرکی سەرا سلاحیان پێ نەبوو چەقۆیان پێ نەبوو کۆمەڵێک لافیتە و دروشمیان پێ بوو کۆمەڵێک ئەندام پەرلەمانی بەڕێزیشیان لەگەڵا بوون ئەگەر ئەمانە ئاراستەکەیان نەبردا بەرەو تونند و تیژی خەڵکەکان ناچار نەکردایە هیچ شتێک ڕووی نادا هەروەکو دوێنێ خەڵک بەهێمنی هاتوو داواکارەکانی خۆی تەقدیمە کرد و ئەگەڕایەوە بەڵام ئەمان ئاوێکیان ڕشت کە بارودۆخیان خراپتر کرد کۆمەڵە خەڵکیان دەستگیر کرد فیشەشیان تەقانوە گازی فرمێشیان تەقانەوە چاوڕێ بوو مەسەڵەن گەندەڵکار قاچاقچی دەستگیر بکرێ بەس ئێستا پێدۆخە گەشتێتەوەی کە خەڵکێک داوای ینی نانی خۆشی بکات سێڕایەوەی کەنانەکەی پێبەڕەوانە بین بێتە سەر شەقام دەستگیریش بکرێ ئەمە حاڵەتێکی دەگمەن نییە تەبیعەتی ناڕزایی کە حەکیم وایە بەردەوام لە شتێکی سادە و دەست پێیەکە بەڵام دوای ئەمە کۆڵە گەرایەکدا ئەنێ بۆ شتی گەورەتر ئێستاش خۆپیشاندانێک سەر نەگرێ و سەرکوت بکرێ جارێکی تر و جارێکی تر و جارێکی تر نەتیجە دەرەنجامی هەموو ئەو ڕژێمە ستەمکار و تۆتالیتارانی کە لە دنیاە هەیە کە پەنا ئەبەنە بەر هێز بۆ دەمکوتکردنی خەڵکەکەی خۆیان پەنا ئەبەنە بەر هێز بۆ ئەوەی خەڵکی داوای مافەکانی خۆینەکە لە نەتیجەکە ئەمە ناچێت هەسەر لە نقطەیەکا کۆتایی پێ و هەموو ئەو ڕژێمانش کە لە ڕابردووە لە نەمەنتیقەکانی خۆمان و لە تەواوی دنیا بینیمانن زانیمانە دەرەنجامەکەی چی لێ هاتووە ئەگەر بەراوردیان بکەین بەدەسەڵاتی هەرێمی کوردستان هێزی ئەوان هێزی سەربازیان هێزی مادیان توانای داراییان پاڵپشتی نێودەوڵەتی بۆیان زۆر گەورەتر بووە لە هەرێمی کوردستان لە دەرەنجامە زانیمانە عاقیبەتەکەی تایە بۆیە ئەم هەڵوێست و هەنگاوانەی بە بۆ چوونی بەڕێزت پەنیاوەەر نەگرتووە لەو هەموو ڕووداوانەی کە ڕوودەدەن بەداڵێنە لە هێزانە لە ئابوووریە بەراورد بەوانە ناکرێت کە ڕۆشتن بۆی ناڕزای تەبیعەتی هەموو ئەم جۆرە ڕژێمانە وایە هەرگیز هەرگیز پند وەرناگرن یەک لە دوای یەک وەکو داشی دامە وەکو دۆمینە وەکو پولی دۆمینە ئەڕوخێن بەڵام کەس ئاوڕ نایەتەوە بە پێشخۆی هەگەر ئەم برادرانی لای ئێمە یەک تۆ سێری هەر عێراق بکەن حکوومەتی سەدام حوسێن لە ڕابردووە و هەم سێری چواردەوری خۆمان کەن ئەو وڵاتانی کە لە منتیقەکە بوون و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا بوون زانیمانە دەرەنجامەکانیان چی لێ هاتووە لەبەرەوە تۆ ئەگەر ئەتەوێت نەفەسی مانەوەت هەیە لە وڵاتەیە وەتەیە بەردەوام بیت وەکو کیانێکی سیاسی و ئەتەوێت خۆشگوزرانی بە وڵات و میلەتەکەی خۆت بەدەستبێنی هیچ پێویست بەم ڕێکارانە ناکات وەکو جەنابەت باست کرد یعنی بەدەر لەوەی کە تۆ بێت ڕوبەڕووی خەڵکەکەی خۆت و هاوڵاتیان و هاونیشتیمانیان بیتەوە لە مقابلی ئەوە تۆ بڕۆ چارەسەری کێشە و گرفتەکان بکەت ئەم وڵاتە بۆ گەشتۆتە ئەم قۆناغێکی ئێستا ئێمەیتیاین خەڵک بۆ برسیە خەڵک بۆ موچەی نییە خەڵک بۆ لەم بارودۆخە ناهەموارەیە هەمومان هۆکارەکەی ئەزانین ناعەدالەتیە ناشەفافیە گەندەڵیە نەکردنی چاکسازیە هەموو ئەو دزی و چەتەیە کە لە هەرێمی کوردستانە ئەکرێت هەر لە دەواازە سنووریەکانەوە بیگرە هەتا ئاگاتە مەلەفی نەوت کە هەمومان ئەزانین چەندێک ناشەفافە هەتا ئاگاتە داهاتی ناوخۆ هەتا ئاگاتە هەموو ئەو سەفەقاتانەی کە لە وڵاتان لە هەرێمی کوردستان لەگەڵ خەڵکی ترائیکە ئەم بارودۆخەیە وڵاتی ئێمە بەم دەرەنجامە گەاندووە کەواتە ئەوەی کە ئێستا ئێمە پێیگەشتون و خەڵک بۆی هاتوۆتە سەر شەقام و داوایەکە دەرەنجامە دەرەنجامی 28 ساڵ حکومڕانیەکی هەڵەی سەقەتی شکست خواردووە لە هەرێمی کوردستانە ئەم وڵاتی ئێمە گەیانوتە ئەم نقطەیە بە کورتی پێ دوایە کرداوەکاری خۆپیشاندەران لە حەفتەی شوباتی 2012 جێبەجێکرا بە ئێستێمە دۆخەکەمان بەم ئێستا لەگەی بەتایبەت کە داوای شەفافەتی داهات دوورخستنەوەی دەستی حیزب بێلایانی هێزە چەکدارەکان ئەمە لە داواکاری سەرەکیانی خۆپیشاندەران بوو بەدڵنیاییەوە ئەگەرم دوو حیزبە لە هەرێمی کوردستانە لە حەڤەی شوبات و پێش حەڤەی شوبات و دوای حەڤەی شوبات گویان لە دەنگی
خۆپیشاندەران بگرتە گویان لە ئەو دەنگەیە بکردا کە نووسەر و ڕۆشنبیر و خەڵکی شارەزا و ئەکادمیستەکانی ئەم وڵاتە بە بەردەوامی داوایان کردووە ئێمە وردە بەرەو لێواری داڕوخان ئەچین تکایە چاکسازی بکەن تکایە دارایی لە وڵاتە ئاوا ناچێ بەڕێوە تکایە ئەم بنەماڵانە کە دەستیان گرتووە بەسەر ئەم بارودۆخە لە هەرێمی کوردستانە تکایە ناکرێت کەمینەیەک لە وڵاتەی ئێمە قەڵە و زل و تێر بن زۆرینەی هاوڵاتیانی ئەم وڵاتی ئێمە برسی بن تکایە چاکسازی بکەن تکایە عەدالەت بن تکایە ئەم مەلەفانە بکەن تکایە بە موسەساتی بکەن دەوڵەت جیا بکەنەوە لە حیزب ئەم وڵاتە بکەن بە موسەساتی ڕۆژێ زووتر ئەم برادرانە ئەمە بکەن تەمەنی خۆیان درێژەکەن و من زۆر بەلامەوە سەیرم ئەگەر ئەمانە دەیانەیە لە وڵاتەیە تەمەنیان درێژ بێت مەفروضە ئەمانە بکەن ئەم هەنگاوانەی کە دەینێن بەردەوام لە تەمەنی خۆیان کەمەکەنەوە چونکە لە دوجارە هەموو ئەمانە بەخرا پێشکێتەوە بە سەریان دەکەم کاک دکتۆر سەبارەت بە ڕۆڵی یەکێتی و گۆڕان کەوان ناڕزایەتی دەردەبرن ئاگەر رازی بڵین رازینین بە بارودۆخە ناکرێت لەم حکوومەتە بکشێنەوە لێرەش مامەڵێکی باش لەگەڵ خۆپیشاندەران بکرێت بەڵێ بێگومان ئەوەی کە پەیوەندیدارە بە مامەڵەی خۆپیشاندەرانەوە بە دڵنیایی یەکێتی نیشتیمانی کوردستان لێ بەرپرسە ئەو هێزە پارێزگار بڵێن ئەسەر ڕوونیەکەم هێزە ئەمنیەکان لەژێر سەیتەرەی یەکێتیایە لەژێر سەیتەرەی توانڵێم عایلەی حکومڕانی ناوێشێتیایە ڕاستە پارێزگار سەرۆشی لیژنەی ئەمنی شاری سلێمانیە بەڵام پێم وایە بە سڵتەی مەدەنی لایە و ئەمە هیوادارم خۆشی باشتر وەڵام باتەوە بەڵام بەپێی ئەو واقعی کە هەیە ئێمە باسی واقعەکەین کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە بێگومان مەسئولە و بەرپرسە و گۆڕان لە شاری سلێمانیا بەرپرسە و ئەبێ بەقەر ئەو بەرپرسایەتی خۆی بەرپرسایەتیش هەڵگرێ بەرامبەر بە خۆپیشاندەران و پاراستنی خۆپیشاندەران و محافظیش وەکو نوێنەری ئەو بزوتنەوەی گۆڕان لە سەرۆشی وحدەی ئیداری شاری سلێمانیا بەڵام واقعەک هەیە کە واقعەکە ژەوەیە هێزی ئەمنی لە بن دەستی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەردوو هاوسەرۆک و عایلەی حکومڕانی ناوی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەوەی کە پەیوەندیدارە بە مەسەلەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەڵێ ئەم کابینەیەکی سێکوچکەی پارتی یەکێتی بزوتنەوەی گۆڕانە ناکرێت بە هیچ جۆرێ هیچ هێزێک لەمانە و بە تایبەتی یەکێتی نیشتیمانی و بزوتنەوەی گۆڕان لە دیوێکە وەکو معارەزە قسە بکەن لە دیوێکە لە حکومڕانیان بن ڕاستە من نەزانم یعنی ڕەنگە پەرلەمانتار بێگومان ئیشیەوەیە کە یعنی هەمیشە چاودێری حکوومەت بێ هەمیشە قسە لەسەر کەم و کوڕی و خوار و خێچی و گەندەڵی و ناعەدالەتی و ئەو خەیرانە قوڵە و کاکە لە هەرێمی کوردستانە هەیە بەڵام لە ڕاستیە بەدیوێک شابە پەرلەمانتارێکیش کە خۆی پێشتر ئەندازیاری ڕێکەوتن بوو بێ لەگەڵ هێزی دەسەڵاتداران ڕەنگە ئەمە جۆرێک لە بانێکە و دووهەوا بێ لە ئێستادا بەڵحاڵ ئێستاگەر ئەوان ناڕازیم بکشێن حکوومەتەکە بێگومان بڵێ یەکێتی نیشتیمانی و بزوتنەوەی گۆڕان بەقەدەر خۆیان و یەکێتی زیاتریش هەڵبەتە مەسئولن لە حکوومەتی هەرێمی کوردستانە ئەگەر ناڕازین پێویست بە بەیاننامە دەرکردن ناکە سەختێکی زەمەنی بۆ پارتیدانیان قبوڵی نەکرد و نەیتوانین بچێتە ژێرباری کە ئەوان ئەڵێن هەموو شتەکانمە دەست پارتیەوەیە ئەتوانن لە حکوومەتەکە بشێنەوە حکوومەتەکە هەڵەوەشێتەوە لە ڕاستیە ینی ئەوەی یەکێتی ینی زۆر منطقیە کە زۆر جار باسیەوە کاکە زمانی هاوسەرۆک و ژۆمان لێ بوو کە ئاگیان لە نەود نییە و ئاگیان لە چینیە ئەوانە ئاگیان لە نەوتە ئاگیان لە عەقدی 50 ساڵەیە پشکیان هەیە و لە ڕاستیە قاچاقچێتی لە ئێستا لە مەحافەزەی سلێمانی ئەوانە بە پێداچوونی ئێمە لە هەموو دەواازە سمیلەکانی حدودی 50 میلیۆن دلارە لە مایەکە و دزی لە منطقەی پارتیە بەتاڵانبردن نەوت لە هەموویان هەیە یعنی لایەنی کەم ئەمانەتوانن منطقەی خۆیان باشکەن بۆی بێ بە نموزەجێک بۆ پارتی دیموکراتی کوردستانیش کەویش چاویان لێ بکە بەڵام لە ڕاستیە هیچیان نایانەوێت بە تایبەتی نەخێ نایانەکە حەچی من جایەتی ژوتومە مۆدێلی هەرێمی کوردستان مۆدێلێکی زۆر تاکوتەنهایە لە حکومڕانیە تاکوتەنیایە لە هیچ شوێنێکی دنیا ناچێت لە چڕوێکەوە ینی سیرکە ئێمە دەوڵەت نین سنوورێکی دیاریکراومان نییە یەک هێز لەسەر حکوم نییە هێزی چەکدارێکمان نییە کە لەژێر مؤسسەیەک بێ بە معنای کەلیمە نیشتیمانی بێ هێزەکانی ئێرە هیچ ئەشخاص و بنەماڵی سیاسین ینی جاران کە کەسێک لە جێشی عراقی هابوو ئەو من لە لیوای ئەوەم لە سرەی ئەوەم لە فەوجی ئەوەم بەڕەقەمەی زانی ئەماڵێ هێزی کاک فڵان کەس یعنی ئەمە لە ڕاستیە کارەساتێکی ئەمە لە ڕۆی حکومڕانیەوە لە ڕووی ئەوەی کە لە هیچ شوێنێکی دنیا ناچێ دیسان ئەمە ینی کە هەتا بۆ ناڕەزایەتیش ئەمە لە ڕاستیە بە بڕوای من بەشێک لەوەی کە تا ئێستا ئەم دەسەڵاتە ماوەتەوە خەڵکی هەرێمی کوردستان ئاستی وشیاری سیاسیان زۆر بەرزە خەڵکی هەرێمی کوردستان زۆر لەوە ئەترسن کە ئەم هەرێمە لە لەحزەیەکە بە چاوکەبڕینی تورکیا ئێران
چکەمانە نۆکەرایەتی بۆ ئەو دەوڵتان ناکەن ئەومان نەزانین تورکیا چەند نزیکە چەند تاکو هاتووە ئێران چەند حزوری هەیە لەم شارە خەڵکی هەرێمی کوردستان زۆر لەمانە ترسێکە ئەم هەرێمە دەست بچێ بۆیە تا ئێستا قبوڵی کردووە وەکو چۆڵە سەبری گرتووە ئەوانە بەڵام ئەو نوخبە دەسەڵاتدارە فاشیلن کە لە ڕاستیە یعنی ئەم هەرێمەش نەمێنێت و تەسلیمی کەنەوە بۆ خۆیان بڕۆن پارەکانیان بخۆن بەڵام بە دڵنیایی ئەمەیان بناچێتە سەر ینی بە دڵنیایی ئەوەی ڕۆژە ڕۆژان غەدی لە خەڵک کرد بێ تیکەنانێکی حرامی خوارد بێ ستەمی لە خەڵک کرد بێ بە دڵنیایی بەر شەقی زەمانە و شەقی خەڵکەکەوێ ئەمەیە کە بڵێن بۆچی چاکسازی ناکەن وەڵامی پرسیارە بەمەش ئەم مۆدێلەی کە پارتی بچێتی بنیاتیان ناوە لە ئیتحادی سۆڤێتی جاران نەچێت ئیتحادی سۆڤێتی کە لە ساڵی 89 گۆرباشۆف دەستی برد بۆ ئیسلاحی حەقیقی ئیسلاحی ڕاستەقینە درۆستیەکە گلاسنۆس ئەوە بوو ئیتحادی سۆڤێتی لە بەرێک هەڵوەشا و بوو بەم رووسیا و دەوڵتانی کە ئێستاکە هەیە بۆیە ئەمانە یعنی نەزانینەوە نییە کە نایکەن بە دڵنیایی بەشێک لەمانە لە ئەوروپا بوون لە ئەوروپا خوێندویانە ئێستا هاتوونەتەوە حکمڕانی ئەم وڵاتەکان لە ئەمریکا بوون ئەسڵەن بەشەکان هەر نامۆن بە کولتوری کورد و زمانی کوردی شوانە بۆیە باش ئەزانن بەڵام کە نایکەن ئەزانن دوجار ئیسلاحی حەقیقی نەک ئیسلاحی ڕووکەش ئیسلاحی ڕاستەقینە ئەبێتە هۆی داڕمانی ئەم سیستەمە فاشیلی کە دروستیان کردووە کە بەڕاستی نە حکوومەتە نە سیستەمە ینی سیستەمێکی جەردەییە ینی من دوێنە ژوتم ئەمانە بە منطقی جەردەکارەکەن سیفەتەکانی چیم سیستم منطقێکی جەردەییان پێ یعنی لە کورتترین ماوە جەردە چۆن بە ڕۆژی ڕووناک یا بەسەر کاروانێکە چکە فەرقی نێوان دز و جەردە ئەوەیە کە دز بە شەو شەرمەکات و بە دزیەوە بە تاریکی شەوە چێ جەردە هیچ شەرموشکۆیەکی نییە و بە ڕۆژی ڕووناک هەڵەکتێتە سەر کاروان ئێوە لە فترەیەکی زەمەنی زۆر دیاری کراوە زۆرترین دەستکەوت و کەرەستە و کەلوپەل و داهات و ئەوانی هەبێ ئەمانە بە منطقی جەردەکارەکەن بۆیە ئەگەر ملاحەزە بکەیت تەنها بڵێم مێشکی خەڵکیان خستووە خوارەوە کە ئیسلاحەکەن و مانگی 100 ملیار دینار بۆ خەزیێنەی دەوڵەتە ئەژێڕنەوە لە یەکی حوتەوە کراوەتە بواری جێبەجێکردنەوە کامەیە ئەو تۆ بێنە بەرچاوی خۆ ئەگەر بە قسەکەی ئەوان بواە 100 ملیار لەوە بگەڕایەتەوە ئەمانیش لە ساڵ 20یان لە خەڵک بڕیوە لە ساڵ 20یان لە خەڵک بڕیوە و ئەو هەموو مانگەشان پاشەکەوت کردووە لە بەغاشەوە پارەیان بۆیە کەواتە پێویستیان بەوە نابوو بای هەموو سی ڕۆژارێ موچیان لە کاتی خۆیان بایە یعنی کەواتە هەموو ئەوانەی وتیان ناڕاست بوون کە ئەمەش ئەکات ئەوەی کە ئەمانە بەڕاستی ئەخلاقی سیاسیان نەماوە سپاس دەکەم کە سیروان سەبارەت بە خۆپیشاندان ئەمڕۆ لیژنەی ئارامی سلێمانی بەنامێکی بڵاو کردبەوە بە ناویەوەی شتیوانەیە جارێ گۆرەبادانشن بۆ خاڵ لیژنەی ئارامی سلێمانی چی قسەم پێ مەکەن لیژنەی ئارامی سلێمانی ناتوانێت ماڵی خۆی پارێزێ لیژنەی ئارامی سلێمانی باسی نەکە حەکیم ڕوچاردلی یەکەم لیژنەی ئارامی سلێمانی کێ سەرۆکەکەی سەرۆکی ئیدارەکە نییە پارێزگار گۆرە ماڵا پارێزگار خۆی شارێتەوە ئەو چەکدارێک کە هێرشی کردێتە سەر من ئەتوانێ هەمومان لیژنەی ئارامی چی بۆ خاتری خوا باشە بەس وەکو 37 پەرلەمانتارەکە هەنگاوی داهاتوتان چی دەبێت کە وەکو زۆر وازە چیە هاڕوونی جارێم دەسەڵاتە دزە باش جارێمە دەسەڵات نییە ئەمە ڕێگرە باش هەر ڕێگرە ئەمە لەکوێ پارەی لێبێ ئەچێریا دزیەکە لەکوێ ناڕازی بێ و پارەی لێ سەرفەکاتەوە ئەم گولا نازانی بچەنە من کوڕەکەم لە ئەڵمانیا زابتە باش زابتەی تەیارە بۆم نرد ئەڵێ باوکەوە گرانترینە چکەوە خەڵک ناکوژێ بەس بری نار دەکات غازی فرمێسکەش بەزای بۆ گرانە لەبەرەوەی غازی عسابی پێڵێن تێکدەیە بە مروری زەمان ئەو غازە ئەمە نایزان خوێنەوار نین کاکەمانە ئەمانە خوێنەوار نین نازانم میلەتەکان ئەنفال کراوە ئەمڕۆ نازانم ئەمە من کوڕەکەم بۆی نردومەتەوە ئەڵێمە گرانترین جۆری چەکی مەدەنیە نابێ بەکاربێت ئەمە مەحرومە دەولیە من نردومەتەوە بۆ وەزارەتی دەرەوەی ئەڵمانی هەم منەتان بە پێڵاوەکانی ئەوانە منەتان بە پێڵاوەکانتان هەر هەموو دەسەڵاتدارانی کوردستان من جگەلەوەی کە هاوڵاتێک 23 ساڵ ئەڵمانیا ژەوام کەرامەتی من لە ئەڵمانیاش پارێزرا و لێرەش پارێزرا ئەو حەسانێ و قسە زۆر ناکەم خەمن نەبێ ینی هاوڵەکانم زیاتر قسە بکەن ئەوەی کە ئەمڕۆ هێرشتان کردە سەر من و شیرینی کاوەگەرمیانی و کاک دیاری لەبەر چاوی خۆما چاوی خەریبواتە دەرەوە ئەو هەڕێ ئەو خۆشەویستانە ئەمەتان بەسەرەوە ناچێ یەک بە یەک حرف بە حرف CNN و ئەلجەزیرەی عەرەبیە و هەموو قەناتە ئەڵمانیەکان و وەزارەتی دەرەوەی ئەڵمانیم لێ ئاگادار کردوونەتەوە لەم ڕۆبەردووەوە خواوەکیلتان بێ ئەوەی بەو دەسەڵاتی ئەەکەم کەس پێی نەکردێت باشە بەس وەکو پەرلەمانتارەکەش ئەنگاوی دابتن ئەگەڵ ئێستا و پەرلەمانیش داخرا پەرلەمانەکەینەوە ئەمە زمانی جاران نییە پارتی بڵێ دێگەڵە داخەم 37 پەرلەمانتارین یەک لەسەر سین بۆمان هەیە سبەینە ئینعقاتی جەلسە بکەین پەرلەمان داخەنێ مایکەینەوە ئەیکەینەوە دەسەڵاتی پەیڕەویمان هەیە
ئەمە نەما و زمانە ئەم خەڵگای ناچێتە سەر خەڵک ڕەنگە لە هەموو پەرلەمانتارەکە نەسی حوت پەرلەمانتەرێک لێەوە دەڵێن بۆ لە هەولێر خۆپیشاندان ناکەن یعنی ئەو تێبینی هەبوو بۆچی ناچنەوەی ڕابراتی خەڵک بکەن بەسەر چاو دەچن لە بەسەر چاو بەیانی لێرە تەواو یەکەم دوو بەیانی من لە هەولێرە باشە من هەمیشە وعدم ماوەیان بردمەوە وتمە لەگەڵ خەڵکی خۆمان نابم نایڵم من بۆ ئاوا باش چیشم لێگەن لێم بکەن من بۆ کوردی ئەڵێم ئیمڕۆ بینیتان ئەوە کە بەرم کەوتم هەستاومەتەوە ئەو هەموو هێرشکردنە سەرە چیم بیاتەوە تاسیروانم لە بەردەمتانە بەیانیش خۆی ئینسان یەک جار بەرەو ڕشتێکە بێت پێی فێرە بیت سوپاس دەکەم کاک محەممەد سەبارەت بە بڵین داواکاری و داواکاریکی خەڵکەیەتی داواکاریکی زۆر سادەنی ئێستا موچە ینی ئەوان ناتوانن بەشی خۆشیان وەکو دەڵێ گەندەڵی بکەن اینجا بەشی موچەکەش بدەن داواکارێکی زۆر سادەنی ئێستا حکوومەت چییە ینی حکوومەت شتێکی زۆر گەورە و مهم نییە حکوومەت بریتە لە مۆزەفێک کرێگرتەی میلەت ئەم میلەتە کۆمەڵی خەڵکە گرێ بکرێ ناوێن ڕێز وزەرا ناوێن وەزیرە ناوێن بەڕێوەری گشتیە ئەمە مەفهومە ینی سادەکەیەتی ماگانە معاشیانەیە بۆ ئەوەی کاروباری و خەڵکە ڕێخن سەرەتاییترین کاروباریش بریتێلەوەی کە حکوومەت موچە و خزمەت گوزاریەکان ئەمە شتی زۆر سەرەتایین ینی لە تەواوی دنیاە هیچ حکوومەتێک نبینی مەگەر هەندێک حکوومەتی ساقیتی نازانم بەڵام من بەرجۆم ناکەوێت شتیوانی نمبیستووە ماوە گوێنان تووشی قەیرانی دارایی بۆی زوفرەی خۆی کەوت و تەعویزیان بۆ کردێتەوە ئەجینە سۆماڵ و بەڕاستی ئەمە جەریمێ پێی گوتی حکومەت من جایەکی ژوتم حقا حکوومەتەکانی عالم بێن بە تۆمەتی ناوزڕاندنی حکوومەت دعوە لەسەر حکوومەتی جالەبەر ئەوە یعنی من نەمبیستۆ لە هیچ شوێنێکی دنیاە حکوومەت ئەرکی 1 2 3 4 ئەمانە بێ لابات حکوومەت دەبێت شتی استراتیژی بکات 10 ساڵی تر 15 ساڵی تر 20 ساڵی تر چی لە وڵاتاکە شەقامەکان چی لێ ئەو چی لێ کارەبا چی لێ پێر ئەندەرگراون ئۆڤەر چی ئەمە بێ حکوومەت کەرتی کشتتوکات چی لێکا پیشزاتی چەند کارگەی تەکرێتە ئەمە ئیشی حکوومەت ئەگەر نا هەر عیبە حکوومەت باز لەوە بکە ئەرێ ئەم مانگە چەنی مانگ ینی ئێستا ئیشی حکوومەت لە 2014 بریتە لەوەی ئیعلامی تەواوی ئیعلامی کوردستان ئەگەر بڕۆ ئێستا ئامارێک دەربێنی لەوانەیە لە 160 هەواڵەکانی ئیعلام لە 2014 بریتی بە لەوەی کەی موچە ئەدرێ ئەرێ کام ڕۆژ فڵان وەزە سوسیال میدیا یعنی ئیش ئیعلام هەمووتان مەشغوڵ بوون بە سوسیال میدیا و بە رادیۆ و بە تەلەڤیزیۆن و هەمووی خەریکی ئەم یعنی شتیوام نەبیستو ئەوە واز لە خزمەت گوزاریەکان بێنە کە هیچی نەماوە بڕۆ یعنی ئەوە ئاو کارەبا و چوزانم ئیجا مەڕۆ سەر مەسەلەی ژێرخان و ئەوە دروستکردنی بنیەی تەحتی بۆ ئەم وڵاتە لەبەرەوە بەڕاستی مقاوماتی ئەم حکوومەت ئەمە کاشفڕ حەسن ئەم چوزان نایە لەم دەسەڵاتی ئەم حکوومەتە ئەم برادەرانە یعنی مقاوماتی بەڕێوەبردن و مانەوەیان بە هیچ شێوەیەک وجودی نەماوە ئەگەر نا زۆر شتێکی قورس نییە ینی پرۆسەکە دابینکردنی موچە پرۆسێکی زۆر قورس نیە هەمومان نەزانین ئەوەندە وترا ئەوەندە ئامارەکانمان بینی هاوڵاتیەکی زۆر سادە لەسەر شەقام ئەزانێ داهاتی نەوت چۆنە حکوومەتی عێراقی چەنە نێرە خاڵە سنوورەکان چەنە گومرگ و زەڕائیب چەنە کۆیە کاتەوە هەموو مانگێک هەمومان نەزانین یعنی عملەکە ماتماتیکاڵی زۆر شتێکی قورس نییە ینی دابینکردنی موچە لە هەرێمی کوردستانە چەندین طروحات هەیە بەڵام ئەم برادەرانە بە هیچ شێوەیەک نایانەوە چارەسەری ئەم ئەزمەیە بکەن یا بەواتایەکی تر بڵێم بەزەمە مەرگی خۆیان نییە کە چارەسەری ناکەن بەڕێزت دەڵێ بە هیچ شێوەیەک نایانەوێت ئەزانی چی ئەمانە زۆر لە خەمی مەرگوشتی ئەوانانین ئەمانە مەبەستیان ئەوەیە لە زووترین کاتە ئەو تعریفی کاکشەکە بە لە زووترین کاتە ئەگەر بۆیان بکرێت لە شەو ڕۆژێکە هەرچی نەوت و غازی ژێر زمینی هەرێمی کوردستانە دەریەکەن ئەیفرۆشن لە یەک شەو ڕۆژ ئەگەر بۆیان بکرێت بەشکر بۆیان ناکرێت بۆی لە زووترین کاتە سەروەتێکی باش کۆکەنەوە و لە بنی تەحتیان دروست کردو لە دەرەوەی وڵات هەمومان نەزانین لە ئەوروپا و لە ئەمریکا و لەشۆ ئەوەیەکیان دروست بەڵام ئەمە لە دوجارە پێکەوەنانی سەروەت و ماڵ و سامان و ئەوانە هیچی ناگاتە ئەوەی کە ئینسان لە بەرامبەر خۆی و لە بەرامبەر میلەتەکەی خۆیان ڕووسور بێت باشە و بتوانێت خزمەتی ئەم خەڵکی خۆی بکە هیچی ناگاتە ئەوە لە دوجارە هەمومان نەزانین گیرفانی بەخوا کەس کفنی نییە کاتێک باشن لە نەتیجە هەموو شتێک کۆتایی پێدێ ئینسان وا سێری کەس ئەو سەرکردانی کە لە مێژووی وڵاتەکانیانە بە گەورەی و بە سەربەرزی و لیان ڕوانن دەستیان بۆ درێژەکرێت و ئێمەش زۆربەی کات مێژۆکانیان ئەخوێنینەوە دەستیان بە ڕاکێشین چەند بە نەمری لە ناو مێژوی میلەتەکانی خۆیان نەماونەتەوە ئەم وڵاتانی ئێمەش ئەم برادەرانش یعنی کە ئەڕوات خەڵک الحەمدولایەکی تیژ لە کۆڵ بۆتەوە ئەرێ کۆڕۆنا لە کەسی تری نایە ینی وای لێ هاتووە ناکرێت دەسەڵاتێک
کۆمەڵێک فەرمانڕەوا لەم وڵاتە بیر لەوە نەکەنەوە کە لە دوای مەرگی خۆیان لانی کەم لەبەر میلەتەکەنا لەبەر سومعەی خۆیان لە دوای مردنی خۆیان مێژوویەک بەجێ بێڵن کە خەڵکی پەنجەی باشیان بۆ درێژ بکە. زۆر خراپ ناوێن لە مێژوو دەنووسرێتەوە. من ئەزانی چی من ناینوسمەوە واقعەکە وامان پێ ئەڵێت یعنی ئەگەر ئەوەی کە تۆ لە واقعا هەیە نەقلیکەی بۆ ئەمانە ئەی تو هەربێ لەمانە بنووسیت یعنی من چی بنووسم خۆ ئەگەر بێت و وەکو هەنێ برادر هەن وەکو قەڵەمی دەسەڵاتەوە بەردەوام هەر هەبووە یعنی تۆ سێر کە سەدام حوسێن بۆ هەموو جەرائیمانی کە خۆیەوە ئەمان بینی قەڵەمی دەسەڵات هەر لە مجەلە کوردەکانیشە هاوکاری و ئەوانە چیان ئەوە هەر هەیە ئەوە بەڵام ئەوەی کە مێژووی ڕاستەقینەیە هەمومان ئەی بینین ئەگەر تۆ حەقیقەتەکە نەقڵکەی نازانم یعنی چ شتێکی جوان بنووسی. سوپاسان دەکەم بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دوای ناوبڕەکە دەگەڕێنەوە وڵاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. فرم دایشە وی دەسێت وازی لێبێ ئەوە پارەکە ڕاستەکە پارەکە بسيطة بسيطة خبصة بسيطة 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 شيء فير نبي ئەلو برنجی محمودە باجوە بگرن ئەکتەری سەرەکی ڕێکلامەکانی ئێوە لای ئێمەیە جا ئەگەر جا ئەگەر پارەیەکی زۆرمان نێنێ ئیتر ڕێکلام و مێکلامی برنجی محمودیش فونیش جار ئێستا جواب مەوێت برنجی محمود ڕێکلامی ناوێ چۆن؟ برنجی محمود ڕێکلامی ناوێ بسيطة بسيطة خبصة بسيطة شێ بوریا؟ ئەی تۆ ێستا نەگیرا بووی؟ ڕووبا بەوە ڕێکلام بوو بە باشترین کۆڵەتی دەستمان پێکرد و وەک هەمیشە باشترین بەرهەم پێشکەش دەکەین. کارگەی هەڵاڵە بە ئەزمموی 12 ساڵی ڕابردوو لە دروستکردنی بوتڵی غازی ماڵان کە ئێستا لە تەواوی کوردستاندا بوونی هەیە بەردەوامە لە خزمەتکردن و ئێستا هاوشێوەی کارەکەمان تەنکی غازی LPG بە هەموو قەبارەکانیەوە بە باشترین کواڵەتی و ستانداردی ئەوروپی لە ژێر چاودێری کواڵەتی کۆنتترۆلی حکوومەتی هەرێم و کۆمپانیایەکی تایبەت بە چێککردنەوەی تانکەکان لە ڕووی کواڵەتی و دانانی ئەکسسواراتی ئیتاڵی بەردەوامە لە بەرهەمهێنان. ئێستا هاوڵاتیان و هاوردەکاران دەتوانن بێ دوودڵی تەنکی غازی هەڵاڵا بەکار بهێنن کە گرنتی 100% لەگەڵە بۆ ماوەی 10 ساڵ وەک هەمیشە لە هەرزانی نرخ و باشی کواڵەتیدا بێڕکابەرین. کۆمپانیای هەڵاڵا باشترین جۆر سەلامەتی هەمیشەیی. ئەم کوڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە گوشاری نینی تامێکی لە یاد نەکراو. برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخڕی شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوەتە کوردستان. ئەم برنجە دەنەکخڕا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە. ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە. بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی و پوختی برنجەکەمان. ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە. لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆڵسترۆڵت نەبێت چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش. هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە. تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک بخۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن.
دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە بەڵام بەرپرسیارەتێکی قورسیشە ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات باشترین جێگرەوە کۆنفیلاکە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز کاک دکتۆر شێرکۆ بگەڕێمەوە لای بەڕێز سەبارەت بەوەی کە پێدوای هەر موچەخۆران نیم کە ئێستا لە قەیراندا بڵێن چینی توێژەکانی کەش لە قەیراندا بە تایبەتەوەی کە کاسبکارە ئەوەی لە بازاڕی شتەکە خەڵکێ لە هەولێرەوە تەلەفۆنی بۆ ئێمە کردو دەڵێ ئێستا هەر شتیش نافرۆشتە وێرایەوەی کە لێخۆشبوون نییە لە باج و ڕسومات و ئەوانەش خۆی لە هەرێمی کوردستان ینی هەر قەیرانی موچە نییە لە ڕاستە قەیرانی بازاڕی شێت چە بازاری هەرێمی کوردستان بازارێکی احتیکارکراوە بازارێکە لە ڕاستە ئەوەی کە پێوتە کەرتی تایبەت ئەگەر نسبەتێکی زۆر بچوشی لێ بینێ دەرەوە با زۆر بە شمولی قسە نەکەین بەڵام بەشی هەر زۆری کەرتی حیزبیە یعنی کەرتی حیزبی ئەم وڵاتی خواردووە و بۆ بە مۆرانە بۆ بازار و بۆ کاروباری ئەم وڵاتە و جگەل لەمەش مەسلەی موچەش کە بێگومان کە موچە نێتە وڵاتەکەەوە ئەم پارێش دەوران ناکە ینی ئەم سیولەیە سوڕی خۆی ناکات کەواتە دوکاندارێکیش و شۆفێرێکیش و خاوەن پاسێکیش و سەرتاشێکش و بەرگدروێکش و هەموو ئەمانەش بێگومان تەسیراتیان لەسەر دروستە بێ ڕەنگە لەسەر خەڵک کاسبکارەکە زیاتر بڕەنگە ئەگەر موچە خۆرێک بە دوو مانگ جارێک موچەی یاخوڵێنی موچەی وەرگێ ڕەنگە کاسبکارەکەەوەشی هەردەست نەکەی لە ڕاستە هەمووی تەسیراتی هەیە لەسەری بەڵام عادە تا تەسیراتێکی ڕاستەخۆی لەسەر موچەخۆرە مام ناوەندەکان هەیەکە بەشی هەرە زۆری با بڵین ئێستای موچەی هەرێمی کوردستان خۆی قەیرانەکە کاریگەری ڕاستەخۆی لەسەر ئەوەن دەبێت زایدەن بێگومان بۆ بازار و بۆ کاسبکار و بۆ هەموو ئەوانش کە باسم کرد جیا لەوەشی کەوتم بازاری کوردستان بازارێکی قۆڕکراوە و حیزب لە ڕاستە بە قوڵی دەستیتیاتی من مەسئولم لە قسەی خۆم ئەمانە لە بتوانم بڵێم بازرگانی شقاتەوە هەیەە لە بازرگانی زۆر سەرەتاییەوە هەیەە تاگاتە ئینتەرنێت و مەتار و نەوت و جگەرە و نازامچی ئەو قاچاچێتێکی سە باسەکرێ لە سنوورەکانە کە پەنجەی تۆمەت بۆ مەسئولە هەرە باڵەکانی دەشێتی نیشتیمانی کوردستان ڕاکێشتە لەم سنوورە بێتێ لە جگەرە و هێلکە و نازام دووگ و ئەم شتانەوە و مەنتیقی ئەو لاشەوە نەوت و خاڵە سنووریەکان و یعنی لە هەموو ئەمانە یعنی کۆمپانیا بانک نازام هەتا گەشت زانکۆی تایبەت و هەموو شتێکی خۆیانە بۆی هەموو شتێکیان احتیکار کردووە جیا لەم قەیرانەش بێگومان ئەمەش تەسیراتی ڕاستەوخۆی لەسەر ئەو کەمە بازاڕەشدا ئەنێ کە ئێستاکەگەر لە هەرێمی کوردستانە مابێت بۆیە ئەرچی بە بڕوای من ئەرچی هەموو چین و توێژەکانە تەنها مامۆستا و فەرمانبەر و موچەخۆر نییە پۆلیس ئاسایش هێزی ئەمنی پێشمەرگا دوکاندار شۆفێر دکتۆرەکان هەموو ئەمانە ئەبێت بە یەکەوە پشت و پەنا یەکتری بن هەموو شارەکان یەکێک لە سیفاتە هەرە خراپەکان کە ئەم حکومڕانیە لە ناو خەڵکی کودا چاندێتی شارەکانی کردووە بە دژمنی یەکتری یعنی ئەوەی کە بەعز نەیتوانی جێبەجێیکە ئەمان زۆر بە زیاتر جێبەجێیان کرد لە بینی دهۆک هەولێر سلێمانی گەرمیان کە بە تایبەتی ئەم مەنتیقەیە لەگەڵ مەنتیقی ئەولا بە تەواوەتی کردویان بە وەکو چۆن ئەڵێ ڕکابەری یەکتری بە جۆرێک لە جۆرەکان نەیاری یەکتری کامە دەسەڵات دەی بەرپرسە بۆیە ئەرچی هەموو شار و شارۆچەکان خۆپیشاندانەکەی کاریگەر نابێتە ینی هەمووان لە دەوریەک خەمێکی گشتی کۆنە بنەوە خۆی بەس خەمی موچێسا خەمی هەموو ناوچەکان نییە ئەی بۆ ناتوانڕێ کۆ بنەوە بڵێن خۆپیشاندانێکی مەدەنی سەر تا سەریانە بکرێ بۆی کاریگەری شانەی کە من وتم مەسەلا لە تاوان خۆی خۆپیشاندانەکانیش کۆمەڵەکەم و کورتی هەیە تا ئێستاکە ڕێک نەخراوە ڕابەرایەتێکی دیاری ڕوون و با بڵین ئاشکرا و دیاریکراوی نییە لە هەموو شار و شارۆچەکانە دەستە و ڕێکخراوی تایبەتی نییە کە ئیشی لەسەرکە وەزایدەن ئەوەی کە پەیوەندیداریشە بە دەسەڵاتەوە کە چەند ساڵە ئیشی لەسەر کردووە جیا لەو قسانی کە کردم کە وتم ئەم تەجروبەی هەرێمی کوردستان بەڕاستی تەجروبەیەکی زۆر تاقوتەنیایە لە عالەما وێنەی نییە دیسان شارەکانیشان کردووە بە گژ یەکتریە دیسان مەسەلا هێزەکانیان دابەش کردووە لە بینی خۆیانە بۆیە خەباتی مەدەنی لە هەرێمی کوردستانە ڕاستی قورسە و پشودرێژی ئەوێ بەڵام بەو معنایە نییە
کە ئێمە دانیشین لە ماڵەوە خەڵک دانیشێ لە ماڵەوە پێویستە هەموو کەسێ ئەمڕۆ پشتیوانی ئەم خەباتە بێ و ئەزعەف الئیمان بە قسە پشتگیری لێ بکات و دژی ئەم ستەمە بوەسێتەوە و لە ڕاستیشە لە کۆنەوە وتراوە هەر کاروانێ بۆ پرشنگی خۆر بڕوانەیە کەم بنزیان زۆر هەرێ بن بەخۆر بەڕاستیە مەسەلەی سەرکەوتی ئەم خەباتە حتمیە یعنی بەڵام پەیوەندیدارە بکاتەوە لەسەر کات وەستاوە کە من بۆیە داوا لە هەموو شار و شارۆچەکانەکەم خۆیان ڕێکەن داوا لە هەموو چین و توێژەکان بەبێ جیاوازی کە پشتیوان بن لەسەر جادە بن ئەوە نەبێت گروپێک لەسەر جادە بێ گروپی سەیریکە ئێستا ئەو خەڵکەکە لەسەر جادەیە هەرچی دکتۆرە سایاق تەکسیە دوکانارە لەگەڵ یابێت و ئەوانە سوپاس ئەمێ ئەوە بڵێم زۆر بە خێرایی ڕوبەڕووبوونەوەی ئەم گروپە جەردەیی کە حکومڕانی لە هەرێمی کوردستانەکەن هەرچێکی ئەخلاقی ئینسانی ئاینی ویژدانیە کە پێویستە خەڵک ڕوبەڕوو بێتەوە سوپاس دەکەم کە سیروان سەبارەت بۆ لاسی دەرەوە لە ڕووی دیبلۆماسیەوە دەبێت چی بکرێ بۆ گەاندنی و پێشێل کارێکەکەن هەر بڵێن لە ئەمڕۆ لە سلێمانی خەڵک دەستگیر کراوەتت پەلاماری ئەویانداوە بەڵام لە دهۆک و لە ناوچەکانی تریش مامۆستا هەیە دوو مانگ زیاتر لە زیندانە یعنی دەبێت چی بکرێ بۆی کە بەرهەمی هەبێت خۆی ڕەنگە قسەکەی جەنابەت ئەو بێ لە کاری پەرلەمانتاری جارێک کاری پەرلەمانتاری تا هەفتەی پێش و کارێکی پرۆتۆکۆلی بوو هەر ئیشیانە کرد بۆ خۆیانەوەی مەشغوڵ کردووە لە هەفتەی پێشوو گۆڕا ئێمە چەند هاوڕێک دایمە لەسەر ئەو مەلەفە ئیشمان کردووە ئەو هاوڕیانەی کە ژیراوان بەگەشتی لە دهۆک و هەولێر و لە قەڵاتجێ و ڕانێش هەیە لە سلێمانیش ئیشمان لەسەر کردووە ئەمە بەلایەک من ئەمڕۆ دوای ئەو حەدەسەی کە ڕوویە من ماوەیەکە میتۆدێکتر بەکارێناوە جارێک لە ناو پەرلەمانە ئیتر تەواو پێم وایە و بێ زەحمەت و بەڕێزوان ئەنەما ئەو شتە نابێت تەواو وەکو پورم قساکەم پورم ئەڵێ ئەرێسی وانچی لێ هاو مافەکەمان چی لە ئەرەچی لێ هاو مافەکە بۆ شێوەیە هەر ئەمڕۆ من کە ئەوە بوو چەندین کەناڵی ئەڵمانی و BBC و ئەلجەزیرە قسەم لەگەڵا کردوون بە زمانەکانی خۆیان گەیاندومە شتێکی زۆر سەیر ئەلە وڵاتەیە لەو پەڕی دنیا شێخ عەشیرە دەگەمرێ هەمووی ڕێ تەلەفۆنی بۆکەوە چێ ڕسمیکی لەگەڵ یاددایانێ و یەکێ قە پێنجەی برینارە بێت چووکە باڵا دەستە و ئەو پارەی هێمانە هەموو بەرپرسەکان ماس تاوچەکان ئەچێن ڕسمی بۆیان لە فەیسبوک خوارد نووسن ئێوە عالەمە خەڵتانی خوێن کراوە یەک بەرپرس ناو بڵێ شیرین خان تۆ دەموچاوە دیاری ئەنوەر تۆ دەموچاوە باسی روان چاوی دەرات مشکلە نییە کەچی من لە ئەڵمانیاوە ئەوە تەلەفۆنەکەم لە سویسرا لە ئێنەوە تەلەفۆنم بکرا هاڵم پرسا ئەو تەلەفۆنەکەمی لێوە پرۆتۆکۆلەکەی تایە لە ئەڵمانیا دیبلۆماتکاران و سەرۆکوەزیری پێشوڕان کەم ڕاوێژکاری بووم تەلەفۆنی بۆ کردمەڵە چی پێویستە هەر حەزەکەم هاڵم پرسیتەوە ئێمە بە ئەمانە مەسئولیەتی پارە نییە خۆ پارەی دێتەوە بەڵام ئەترسینەوەیان نەکردی ناوێرێن ئەڵێ مە دەم درێژەکەی با بەس تەلەفۆنی بۆ بکەم کات فڵان بزانێ پرسیارم کردومە سیروان چۆنی با ڕەفیقیشم بێ بەخوا داکاری مەکە ئەبێت حیان ببرێت من بۆ خۆم ئەمە ئاکەم ڕوون ئاشکای پێتان بڵێم جارە شتێکی خۆشە پێ بڵێم لە پەرلەمانە کاک دکتۆر ئەزانەیە ئەگەر بەدڵیان نەبوو ئەوەکەن ئینتەرنێت و تەلەفۆنم وێ کوژێنێتەوە وانە ئێمنەوە حسەحەم بەتاڵکەوە ئەڵا سیم کارتێکی ئەڵمانی مەبوو تیام کرد و لێخڕە ئەو بۆ لای بۆم دەرێنان پابلۆ ئەسکۆبار زانی ناگیرا لەبەرەوەی سیم کارتێک بێ بوو کەس نێزانین چێ ئەویان بۆ ناسووتێنێ باشە بەس وەکو چارەسەری وەکو چارەسەر با پێ بڵێ وەکو چارەسەری کێشەی موچەشیت پێشنیازێکی کێشەی موچەی حەلی نییە لەبەر ئەمانە دزن بەغا درۆزن ئەمان دز ڕێک و پێک بێکەوە شەریکن 320 ملیاری چی هاریستا پا جیرفانیان بگەڕێ حکومەت بەشی 3 مانگ معاشی تایە چەند دێرە چ باسم نەکردوتن چارەسەر ئەوەی کۆمپانیایکی ئەڵمانی ئەڵێ 2 ساڵ موچەکەتانێنێ هەر جواب نایەنەوە یامە 2 ساڵ موچەی ئەم وڵاتە ئەدەن لەسەر حسابەکەیان عەقدێ بکەن زبڵیان بەرێ نازانم خۆ کارەبایان نەفرۆشتۆ لە سا هەفتای کارەبایان فرۆشێک دینار شیرینیان نابەتۆ کاکە هەر بە کورتی ئەمە حکومەت نییە ئەمە جەردەیە ئەمە حیزب نییە ئەمە ساختە چین ئەمە وڵات نییە بەڕێوەبرێ ئێمە مەجموعەی خێڵەکی هەن ئێمە بەڕعی خۆیان نەزان ئێمە نەکرێ گرتەی باوکی کەسین موچە نەخێری باوکی کەسە بغەسبە لەسەریان بیدەن هەیەتی نیەتی ڕاستواڵکە و دوای بیریشم کۆتەوە قەرزە بەنیوە شۆکرا ئەمە مناڵ بین دایکم نێ ئەوی زۆر پارە سەرفکار و کوڕێکی پێکار بووین ئەمان و تێبمانەوێ ئەوتم لە حاجی عەلی قەرز دەکەم حاجی عەلی جیرفانەکەی خۆی بوو ئەمانی لە حاجی عەلییان قەرز کردووە ینی پێ دوای پارەی دوو مانگی شێ درۆ ئەکەن پارەی دەگەر فشار دروست بکرێ بە شەکلیان ئاوەڵێ ئەی بۆ فشارمان دروست کرد یەکسەرم ڕۆم ئەی کاکە ئەو هەموو ڕۆژێ ئەیڵێن هەر ئێ من لە پەرلەمانت مەرێکاکەم قایمەیە چییە جاران بە چ ڕۆ کاکە ئەیان و ئەمڕۆ
بۆ چ ڕۆژ موچەی خانە نشینی ئەیدا بەسەرکی پەرلەمانوت ئەو زی لێرێ پێم بڵێ بۆ چیم قامەیە دوای کردیان بە 2 هەفتە کردیان بە هەفتەی ئیسا لە 5 ڕۆژ تۆزیعەکەن ڕۆژ بڕۆژ لە مانگە برێرەندا دوێنێ ئەیانەیە سەری ساڵی پێتاوکەن تورکیا ڕێی پێیاون ئاوایە بە کورتی تورکیا ڕێی پێیاون تۆتی قسەمەکەن تا سەری ساڵ بڕۆن بەڕێگاوە لە دوای سەری ساڵە 250 بەرمیل نەوتەکە لێرە کەمیکەن بیان بە بەخا پارەکە بێت ئەگەر نەیدزن باش سپاس دەکەم کاک محەممەد کاتمە زۆر کەمەوە بە زۆکو چارەسەر ئەم کابینەکەی چاکسازیەک نەکە ئێسێمە دەبینین وەکو پەرلەمانتاران باز دەکەن گەندەڵی زیادی کردووە قاچاقچەتی ئەوەی کە تەنە بڵێن وتیان چاکسازی دەکەن تەنان لە برینی موچەدا کورتکرایەوە چارەسەرێکێ بۆ بارودۆخە گەر چارەسەرەی لەکوێ بڵێن زانچی لە سای ئەم برادرانە هەموو تەجروبەکانمان تاقی کردەوە یعنی ئەگەر دیقەت بێ هەر زۆر دوور نەکەینەوە لە ماوەی 7 ساڵی ڕابردووە کۆمەڵێک هەنگاوندرا بە ناوی چاکسازیکردن لە وڵاتە لە سیستەمی ئابووری لە سیستەمی حکومڕانی لە سیستەمی ئیداری تەنانەت بەسیترین نمونە 8 ساڵە حکوومەتی هەرێمی کوردستان باز لە تەرشیقی هەیکەلی ئیداری خۆیەکە من خۆم لە کابینەی پێشوو لە حکوومەت بووم یعنی ئەو کاتە پرۆژە هەموو حاضر بوو ئەم کابینێ بەڵێ ئەم کابینێ ناکرێ هیچ وەرکشۆپ کرا شت کرا دانیشتین مقتەرەحاتمان ناقسەمان کرد جان ئەم کابینە ناکرێت بەس کابینی لەگەڵ تەشکیل بوو بەم تەرشیقە ئەوە یعنی ئەوە بینینەوە ئێستا زیاد کراوە هەر ڕۆژەی وەزیردادێ مدیرعامدادێ شدادێ یاریدەدەردادێ ڕایشکار وەرەگری گۆڕان وەکێکی ئێستا دوێنێ وەریان هەر لە یاسای چاکسازیەکەی خۆیان کە دەریان کرد کە لە مانگی 7 قەیدی تەنفیزە ئەڵێ نابێ هیچ پلە تایبەتێکدا بنرێ ئیلا ئەگەر اختصاصەکە زۆر نادیر بێ یا زۆر پێویستمان پێ بێ کاکە بە سەدان مدیر عام و ڕاوێژکارمان لە هەرێمی کوردستانە هەیە بە مدیر ناحیە و قایمقامیشە کە مەعەوەمن هیچ پۆستێکیان نییە ێ باشە تۆ مدیر عامدا ئەنی ڕاوێژکاردا ئەنی قایم ئەمانە بخەرە جێگاکەی لەبەرەوە چەندین لیژنە دروست کرا هەرو کاتە لە سەرۆکی هێرێمی پێشەوە لیژنەی دروستە کرد بۆ چاکسازی لە دەرمان سەردەمێکی بۆ هەمووی دروستکە هیچ یعنی کەوات ئێمە بەداخەوە بەڕاستی لە هەرێمی کوردستانە هەموو ڕێگاکانمان تاقی کرد و ئاخر جاریان ئەم پرۆژەی چاکسازیە بوو کە لە مانگی یەک بە پەلە پرۆسکە دەرکرا بوو بە ئینجازی ئەم کابینەیە و شاخێکی گەورەمان گرت و ئیتر ئەو لە مانگی 7 قەیدی تەنفیزە تا ئێستا ئەوەندەی من متابعەم کردێ بڕگەیەکی لێ جێبەجێ نەکراوە ئەمر دەرکراوە لەسەر وەرەقە باڵێ جێبەجێ کرا فەرمانبەرشیان بڕی معاشی خانەنشینیان بڕی معاشی کەمەنداڵیان لە حسابی باقی یەک بڕگەی لێ جێبەجێ کرا حسابی باقی بۆ فەرمانبەران کردەوە بەس بۆ 6,000 کراوە 7,000 ئەمە چی ئەمە تۆ بەس بەدەیان هەزار بندیوار و دووموچەت هەیە لە ناو کەرتی سەربازی و لە ناو کەرتی مەدەنی دەستت بۆ نەبردووە بە سەدان خانەنشینی نایاسایی کاکە بەسیترین شت قرار ناوە دەستەیەک دروستکەی بۆ خانەنشینی ئێبڕیاری لێ بوت والحاصل هیچ هەنگاوێک نەنراوە بۆ ئەم قەزەیە لەبەرەوە مەسەلەی ڕێنمایەکان دەرکردە سندوقی خانەنشینی بەس ئێستا پارەی لێبڕینەکە ناچێتە ئیبرە بە تەنفیزە ئەمە یاسامان هەیە لە 2007 دەرچووە جەماعە دەزانن یاسای نەوت و غاز لە هەرێمی کوردستانە تا ئێستا سندوقەکە دروست نەکراوە یعنی خۆی عیبرەت کاوت لە جێبەجێکردنە یاسامان زۆرە لە هەرێمی کوردستان کۆمپانیای بازارکردنی نەوت کۆمپانیای فرۆشتن سندوقی داهاتە هەر بەسیترینش سندوقی داهاتە نەوتی و گازەکان لە هەرێمی کوردستانە کە ئەم پارەی کە لە داهاتی نەوت و گاز و مانی ئەخرێتە ئێوە ئەمە لە 2007 یاساکەی دەرچۆگەر هەڵە نەبوو یا 6 یا 7 والحاصل ئێمە گرفتمان لەوانە نیە گرفتمان لە جێبەجێکردنە بۆیە بە کورتی پرسیارەکەی جەنابەت حەکیم بەڕاستی پرسی چاکسازیکردن لە هەرێمی کوردستان لەسەر دەستی ئەم برادرانە من بەش بە حاڵی خۆم گەشتومەتە بنبەزلی قەناعەتم وانە قەزەی چاکسازی استراتیجی گرنگ لە هەرێمی کوردستانە بکرێت چکە بۆ ئەمان خۆیان بەڕاستی ئەم گەندەڵی و ناشەفافیە کرد ئەوەی کە ئێستا حالیان ئەگوزارێت کۆمەڵی مەسەلە زۆر گەرمە چەندین ساڵە مەسەلەی نەوت خۆ من نەوت نافرۆشم وانە کی ئەم برادرانە ئەیفرۆشن مەسەلەی خاڵە سنووریەکان ئەو چەندین مانگە گەرمە ئیکی قاچاقێکە لە خاڵە سنووریەکانەوە غێری ئەم برادرانەی ئەم لاو ئەولانە بێ مەسئولینی خۆیان فەقیرێک ئەگەر بارێکی قاچاقی پێبێ چی لێەکەن نەخر کارتۆنێکی پێبێ چی لێبکەن لەبەرەوە ئەمان خۆیان مامۆستا و قڕابی مەسئلەی گەندەڵی و ناشەفافیەتن لە وڵاتی ئێمە لەبەرەوە تۆ چی چاوەڕوان لە کەسێکەکەی کە خۆی دەسی پیس بێ چیک لە کەسێکەکەی خۆی گەندەڵ بێ کە کەسێک کە درۆزن بێت تۆ چاوەڕێ ڕازگۆیی لێ ناکەی لەبەرەوە من بەش بە حاڵی خۆم ومێدم نییە بۆی کە ئەم برادرانە بە هیچ شێ چاکسازی لەسەر دەستی ئەمانە بکرێ نەتیجە ئەگەڕێتەوە بۆ خەڵک بۆ هاونیشتیمانیانی ئەم وڵاتی ئێمە ئیتر ئەبێ بگەینە نقطەیەک کە هەمومان چ ئەوانەشی کە ئێستا سەر بە
با بڵێن هەردوو حیزبی دەست من زیاتر ئەڵم هەردوو حیزبی دەسەڵاتدا چونکە ئەوان بەڕاستی جمگە سەرچەکانی دەسەڵاتیان لە دەستێسا کە گۆڕان بەشدارە لە حکوومەتە ڕاستە بەشدار و پشکی هەموو شتەکانە بەرەکەی بەڵام جمگەی سەرەکی کە ئابووری و هێزی سەربازیە لە وڵاتە بەدەستێتی و پارتیەوەیە ئەم خەڵکەش کە خەڵکی ئەوان و دەنگدەری ئەوان و ئەندامی ئەوان و تەواوی خەڵکی هەرێمی کوردستان ئەبێ بگەینە قەناعەت ئەگەر خۆشگوزەرانیمان بۆ خۆمان ئەوە هیچ بە نسیبی خۆمان زایرە نابێ بۆ مناڵەکان و گیری داهاتی خۆمان نەبێ و ئەم وڵاتە ئەوەندەی تر وێران نەبێ بەڕاستی ئەبێ ئەم خەڵکە بەهۆش خۆی بێتەوە تەنها ڕێگە چارێک سەری کشمان بۆم قەزیانە سندوقی دەنگدانە ڕاستە ئەم گروپی فشارانە هەمووی چاکە خۆپیشاندانە مانگرتنە دروستکردنی گروپی فشارە هەمووی ڕێکاری مەدەنی و زۆر باشە و کاریگەری خۆی ئەبێ بەڵام لە نەتیجە کاتێکە چینە سەر سندوقی دەنگدان بەڕاستی بێ ئەم خەڵکە بیری بێ ئەم وڵاتە ئەم برادرانە ویان لێ کردووە ئێجارێکی تر ئەگەر خۆت بەدەستی خۆت دەنگ بمانە بدەیتەوە ئێن ئێو چارە نووسە نادیاری کە خۆت گرێت لێ خۆت بەدەستی خۆ دیارەکەی لەبەرەوە بەڕاستی نەتیجە میلەت ئەبێ قەرار بدا لەسەر ئەوەی کە تا چ لەحزەیەک تا چ شوێنێک ئەمانەی قبوڵە و تا لە چ شوێنێک ڕازیە بم هەموو وەزعی کە ئێستا لە وڵاتەکەی ئێمە گوزارێ سپاسم کاک تۆر کاتمان زۆر کەمەوە بە زۆر کۆی کە چی بکرێت کەم جارە خۆپیشاندانەکان وەکوتم بەرفراوان بێ بۆ چارەسەری موچەش چارەسەرێکی سەرەتایی هەیە چارەسەری ئانی ئەوەیە کە لەگەڵ بەغا ڕێبکەون ڕێککەوتنێکی کۆنکرێتی ڕێککەوتنێکی ڕازگۆیانە چکە هەم بەغا بەڕاستی خۆی نوقمە لە گەندەڵیە هەم بەغا خۆی پڕە لە کێشە و لە ململانەی تایفی و لە کوتەلی جیاواز و دەستی ئێران بە قوڵی لە ناو بەغا هەیە و هەم هەرێمی کوردستانیش ئەوەیە کە هیچ شوێنە بەغیری پێ نابا لە گەندەڵی و لە ناشەفاوی و نەعەدەلەت و لەستەمە بە کورتی و کورمانجی بەغدا و هەرێمی کوردستان هێز و وزەیمانەوە لە یەکتری وەرەگرن مەبەستم گروپی حکومڕانی هەرێم و گروپی حکومڕان لە بەغا دژایەتی یەکتریەکەن ئەو شەقامی عەرەبی ڕازیەکە ئەمیش دێرە بەشێک لە شەقام کە هەڵبەتە هەر ڕازیەکە بەوەی هەمان نەزانین خۆ لە ڕێفراندۆم و لەوانە خەڵکێک هەبوو پێی وابوو بەرزانی بەهشتی بۆ هێنێتە سەر ئەرز و بەڵام جەهەنەمی ئەوەی تر تاوە لەسەر ئەرزا لە دوای ڕێفراندۆمەوە بۆیە چارەسەری ئانی ئەوەیە کە لەگەڵ بەغا ڕێبکەون چارەسەری دوورمەوداش ئەوەیە کە ئیسلاحی حەقیقی بکەن کە من دڵنیام نایکەن شکەوتم من لە مۆدێلی ئیتیحادی زۆڤێتیە چییە ئاڕوخێ بەسەریانە ئەتەپێ بەسەریانە بەڵام پێویستە فشار بەردەوام بێ لە هەموو شار و شارەکان بەردەوام بێ دڵنیام خەڵک ئاستی وشیاری سیاسی زۆر بەرزە من هەمیشە ئێڵێمەوە بەڕاستی ئەوە خەڵکی هەرێمی کوردستانە لە خەمیمانەوەی ئەم هەرێمایە ئەوە ئەو گروپە جەردەیەن کە ئەخلاقی سیاسیان نەماوە یانێ ئەم هەرێمە کۆتایی پێبێن دنیا ڕوخانەوە بەڵێ بە دڵنیایی ینی لە هەموو خۆپیشاندانێکە تۆ بڵێ وەڵا حاڵتەشی هەرتیەکەوێ بەڵام هێزی دەسەڵاتدار مەسئولە لەوەی کە نەیەڵێن و دیسانێڵێمەوە ڕوبەڕووبوونەوەی ئەم دەسەڵاتە جەردەی هەرێمی کوردستان بەڕاستی ئەرچێکی سیاسی ئەخلاقی ئاینی وجدانی هەموو شتێکە کە پێویستە خەڵک ڕوبەڕووی بێت سپاسم کاک سیروان دەقێک دەسەڵاتداران دەڵێ هیچیان پێ ناڵێ بە خەڵک ئەوانەوەنوت ئاچی مایکەکە مایکرابم لەگە خۆمە من بە نێرایەتی 37 پەرلەمانتار هاتمە ئێرە ئەمانەیان و بڕ و خێت دز شەریکی دز ئیتلۆ زیاتر چیان بڵێ کاکە بە هەر کەسێ بڵێ تۆ دزی خۆی کوژێ یان کوژێ ئێ پێڵین دزی ئەڵێ بڕ و خێت دز پێ و پێکەنێ لە تەلەڤیزیۆن ببین مناسبە شتێکشتان پێ بڵێم ئەوانەی سەرکردە و شتیوان ئەمانە سیاسی و شتیوان مەکتەب سیاسی هەمووی فەیسبووکی فەیکیانە ئێستا سەیرەکەن لە ئەوان جنێوێن سەیری هینەکانەکەن کۆمنتی ناشنووسنەوە ئەوانن هیچیان مهم نین و تەوا بڕ و خێت شتێکت مای بە کورتی وڵا دەکەم کە ئەم گروپی فشارە بەردەوام بێت بە نەتیجە خەڵک نابێ بێ هیوا بێ لەسەرەوەی کە خۆپیشاندانێک گۆڕانکاری بەدەستی خەڵکە و هەموو سیستەمانی کە لە دنیا گۆڕانکاری تیاکراوە وەکو وزەکە لە ناو خەڵکەوە ئەبێ وەریبێت بێ هیوانە بینە گۆڕانکاری سپاس بۆ دڵنیام گۆڕانکاری ڕیشەی هەر ڕوو ئەدا لەسەر دەستی خەڵکی شار سپاسان دەکەم سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ ئەو کارانە خواتان لەگەڵ